ئێمە وەکو شۆفێرانی بارهەڵگری ئازادەکانی ناو شاری سلێمانی و دەوروبەری ماوەی سێدانە مانگە لە حکومەتی هەرێم لە دەستگا پەیوەندیدارەکانی محافزەی پارێزگای سلێمانی ئێمە هاتوچۆمان پێەکەن بۆ ئەوەی ئێمە ئەمانەوێ ئەو سایقە ئێرانیانەی کە بەبارەوەیەن یاخوا بەخێر بێن سەر چاوەکانم تا هەر شوێنە گەن بەبارەوە بەخێر بێن سەر چاو بەڵام کە لەم سەرەوە ئەگەڕێنەوە مافەکەی ئێمە نەخۆن هەمووی ئەڵێ بە مافی ڕەوای ئێوە ێزانن بەڵام یەکێکی ژنیە بڵێ وەرەکا کە ئەم بارانە با سایقی ئێرانی باری نەکا لە هەمان کاتاوە سیارە ئێرانیەکانن سەیریان کە بە خاڵی لە باشما خەوەیەن ئەچن لە سلێمانی مافی ئێمە خۆن ئێمە خێمەمان هێناوە ئەوەتە خێمەکەمان ئالێوەداناوە و ئێمە ئەوەتە بەم بارانە هەمومان ئەچینە ناو سیارەکان تا باران خۆشەکە باران خۆشی کردێنەوە دەرەوە ڕێگاگرین مەجبورین چارمان نییە و بێکار و بێکەسابەتین ئێمەیان بە ئیش کردووە یعنی هاوڵاتیانی خۆیانیان بە ئیش کردووە ئەم جا کوڕی خەڵکیان هێناوە خستویان سەر ئیش يعني معناه هي كابر إيراني أو يستبب بطاري سيارة من كيراو هل يستبب بطاري سيارة من كيراو لإيران هاتوا بو بار بطاري إكاك باب من بارك بارن بوسن مرز باو هم هاولاتي إما لكاتك بانشرشي كباب خانة حمو خلقك أو باري كبو أيضا بإيما بوكريكا إيما لبطاري خمان سرفيكين بلام أو باريكا أيضا بإيرانيك أي بالة تاران سرفيكا